باو لە ئێوە بێت دوهەمین زانیاریەکان ئەوەیە لە 32 پارێزگا کە لە کاتژمێر حوتی سەر لە بەیانیەوە هەڵبژاردن دەست پێ کردوواتە کاتژمێرێک زووتر لە ڕۆژئاوایی تورکیا هەڵبژاردن لە ڕۆژهەڵات دەستی پێ کردووە بۆیە کاتژمێر 4 ئێوارە هەڵبژاردنەکان لەو ناوچانەدا لەو 32 پارێزگایە کۆتایی پێدات. بەشێکی زۆر لە سەرکردا هەموو دەتوانین بڵێن زۆربەی سەرکردە دیارەکانی هەر چوار پارتە سەرکیەکەی تورکیا دەنجانداوە و صلاح الدین دەمیرتاش یەکەم کەس بوو لە ناو ئەو چوار پارتە سەرکیەدا کە هاوسەرۆکی هەدەپە کە دەنجیدا و بەرپرسانی تر بە هەمان شێوە داود ئۆغڵۆ ئەردۆغان و دەنیس بایکاڵ و عەبدوڵای گوێل بە هەمان شێوە دەنجاندا. عەبدوڵای گوێل ئاماژەی بۆدا وەکو تەحلیلیەک وتی تا ئێستا نازانین ئەم ئینتخابە ئەنجامی ئەم هەڵبژاردنەش دەبێتە هۆی ئەوەی کە دووبارە حکوومەتێکی هاوپەیمانی پێک بێت یاخود نەتوانرێت پێک بێنێت. دەوڵەت باهچەلی دوهەمین کەس بوو کە دوایین بڵێن دەنجیدا ئاماژەی بۆدا کە لەوانەیە ئەم هەڵبژاردنە خاڵی وەرچەرخان بێ بۆ داهاتووی تورکیا. لەیلا زانا ئاماژەی بەوەدا کە من دەنگم داوە بە ئاشتی ئەگەر سەربوردێک بکەین بەناو ڕۆژنامە و میدیانە و دەوڵەتەکاندا ئەتوانین ئاماژە بۆ بدەین کە زۆرێکیان سەرنجیان لەسەر ئەمە هەڵبژاردنەی ئەمڕۆی تورکیایە، چونکە هەڵبژاردنێکی چارە نووسازەوە یەکەم جارە لە مێژووی تورکیادا کە هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجامە درێت لەسەر داوای سەر و کۆماری وڵاتە لە دوای ئەوەی ناتوانرا و پەیمانی پێک بێت لە هەڵبژاردنی لە دوای حوتی وزەیرانەوە. نیویۆرک تایمز ئاماژەی بۆ داوە کە وتی ئەڵێت کە تورکیا لە ناو جەنگ و ناسەقامگیریدا ئەچێت پەرلەمانێکی نوێ هەڵە ئەبژێرێت. گۆڤاری تایمی بەریتانی ڕایگەیاندووە کە ئەم هەڵبژاردنە تەنها بێتەوە هۆی ئەوەندەی تر جیاوازەکان فراوان بێت لە ناو پارتی سیاسیەکان بەتایبەت لە نێوان هەدەپە لە نێوان ئاکەپە و زۆرێک لە پارتە سیاسیەکانی تر بەتایبەت لەسەر و پرسانێک کە پێوەستە بە دەستوورەوە. BBC ڕایگەیاندووە کە ئاکەپە خوازیارەوەی کە لەم هەڵبژاردنەدا دەنجی زۆرینە بەدەست بێنێت. ماڵپەڕی ئینتەرناشنال بزنس تایمز ئاماژەی بۆ داوە کە چارەنووسی ئەردۆغان وابەستەی بەم هەڵبژاردنەوە چونکە لە دوای ئەم هەڵبژاردنە بڕیار لەسەرەوە درێت یاخودەوە یەکلایی بێتەوە ئایا تورکیا ئەچێت بەرەو سیستمێکی سەرۆکایەتی و سیستمی حکومڕانی لە وڵاتەدا ئەگۆڕێت یاخودنا. و ماڵپەڕی دویچە ڤێڵەی ئەڵمانی ئاماژەی بۆ داوە کە ئۆپۆزیسیۆن لەم هەڵبژاردنەدا ئیرادەی خۆی تاقی دەکاتەوە. ڕۆژنامەی تەلەگرافی بەڕێتانی ڕایگەیاندووە لە کاتێکدا کەم هەڵبژاردنە ئەنجامەدرێت لە تورکیا ئەم وڵاتە بە تەواوی بە قوڵی دابەش بووە. ئەگەر بچینە سەر دۆخی ناوخۆی بنکەکانی دەنگدانەوە گەڕێگەم پێ بدەیت توانین بڵێن کە لە چەند بەڵێ کۆشان میوانێکمان لەگەڵا دواتر ئەگەڕێمەوە لای تۆ کۆشان.